طبعا دوای نان خواردن کاتی کێک دروستکردنە ئێستا کێکێک دروست دەکەین هێوادارم ئێوەش ببینن کە چۆن دروست دەکەم کێکێکی ئاسان خۆش لە هەمان کاتە کەرەستەکانی کەم طبعا پێویستمان بە یەک پەرداخ لە شەکرە بێت بۆ پەرداخانە شەکر و دواتر یەک پەرداخ لە شیر ئەمە شیری تەڕە ئەگەر ویستیشت دەتوانین شیری وشک بەکار بهێنی دوو کەوچکی خواردن بە یەک پەرداخ ئاو بەڵام ئەمە باشترە لەبەرەوەی ئەمە فول فاتە واتە فول چۆریە بەکارم هێناوە خۆشترە تامی وەک لەوەی کە بەس ئاو و شیر بەکاربێنی و پەرداخێکیش ئاو ئەو ئاوی من معتەڕ بەکار معتەڕ ئاوی بەقەتەر بەستم بەکارمێنا بەڵام ئێوە ئاوێکی تر بەلوعە یارچێکی تر بەکارێن فەرق ناکەم هەشتان خۆ بەلوعەکەش باشترە بۆ تۆزێک لە ڤانێلا ئەو ڤانێلاش لێ بەکارمێنا خۆشەویستان ئەمەیە ئەگەر ڤانێلای شلیشت نەبوو ئەتوانی ڤانێلای وشک بەکاربێنی هیچ فەرقی نییە و هیچ جیاوازیشی نییە بۆیە تکایە ئاگادار بن و ئێستاش پێویستمان بە یەک پەرداخ لە زەیتە بێ هەموو شتەکان بە یەک پەرداخ بکە یاخود بە یەک قیاس بیکە یاخود سێرەوە یاخود یاخودە ئەو بۆ ئەم لێ هاتووە ئەوەش یەک پەرداخ لە زەیت و ئێستاش کاکاومان پێویستە طبعا زۆرێکە پرسەکان جۆر کاکاو بەکارێنی من ئەمە بەکارێنم بەڕاستی کاکایەکی زۆر باشە و زۆر جوان دەرەچێ بۆ کێک لەبەرەوەی هیچ شەکرێکی تێدا نیە تەنها کاکاوەکە بە سادەیی خۆیەتی بۆیە سێریکەن و زۆر تۆخ و جوانیش دەرەچێت بۆیە منە جۆرە کاکاو بەکارم طبعا کاکاوکە من بە چای خۆم بەکارێنم بەڵام تۆگە بەکارێنە سێ کۆچکی خواردن بەکاربێنە بۆی لێو تێک ناچێت اینجا ئەمە جوان جوان تێکەڵەکەین تا ئەو کەرەستانە هەمووی جوان جوانیەکە گرێ و جوان جوان تێکەڵە بێ و دواتر لەم گیراوە یەک پەرداخ لا ئەبین لەبەرەوەی دواترێکین بە سەر کێکەکەمانە کە برژە و دواتر و گیراوی کە ئەمێنێتەوە کەرستی تری بۆ زیادکەن کەرەستەکانی ترچین دوو پەرداخونی و لە ئاردە و هەروەها دوو هێلکەیە یەک پیکین پاودەرە بۆ عکس بۆ تۆ ئاوایە و لەگەڵ کەمێک خوێ ڤانێلاش لەمە بەکارمان هێنا و پێویستمان کە دووبار بەکاری بێنیتەوە ئەمە جوان جوان تێکەڵ بکە و یەک پەرداخی لێگرە ئەو کەرەستەکانمان جوان جوان تێکەڵ کرد و هەوڵ بدە زۆر زۆر تێکەڵی بکەی لەبەرەوەی شەکری تێدا بۆی شەکرەکە لە ژێری نەنیشێتەوە و جوان جوان شل بێتەوە طبعا وتمان یەک پەرداخی لێگرین یەک پەرداخ بۆ شێوازە اینجا دواتر کەرەستەکانی تری بۆ زیاد دەکەین ئەمە نەئەتوانی هێلکەی تێکەی نەئەتوانی ئاردی تێکەی بە حوکمەوەی کە دواتر بۆ سەر کێکەکەمانەیە و کرێمێکی لێ ئەو کەرەستەکانی تر هیچ زیانێکی نییە بە ئاواز ساردی یانی کە لە ناو فڕنانە برژێ هیچی لێنەیە بەڵام ئەگەر ئارد و هێلکەکە و تێکرد حتمما پێویستی بە فڕنە بێت لەبەرەوەی خراپە بۆیە هەوڵین ئێستا ئەنجا کەرەستەکانی تری بە زیادکەین ئێستا بەش هەوڵ بدە ئاردەکە بکەرە ناوی و جوان جوان تێکەڵیکە تا ئاردەکە تۆپڵ نابێ و هەمووی جوان جوان بڵاوە بێتەوە بە ناو گیراوەکەدا ئاخر شت هێلکەک و پیکین پاودەر و خوێکەی تێکە بەڵام جارێ ئەو ئاردی تێکە و جوان جوان تێکەڵیکە ئەنجا دواتر بەو شێوازە بۆ ئەڵێم بەش بۆ ئەوەی تۆپڵ نەبێ و ئیشەکە و لێ خراپ نەبێ ئەگەرنە ئەتوانی بە یەکجار هەمووشی تێ بکەی هیچ فەرق ناکە ئاردەکە زووتر یا درەنتر ئێستا ئەوەی کە ماوەتەوە ئاردەکە هەموویەکەینە ناو قاپەکەمان و جوان جوان تێکەڵێکەین و ئەنجا کەرەستەکانی تری وە زیاد دەکەین ئەوەش پیکین پاودەرەکە یەکی سە بەکارێنم ئەگەرە توێت تۆزت زیاتر بەرز بێتەوە کێکەکە دەتوانی بیکە بە یەکی سە و نیو بەڵام یەکی سە بڕای من بەسە بۆ گیراوی کە بەکارمان ئەوەش هێلکەکە دوو هێلکە لەبەرێ بە یەک دەست بەڕاستی هێلکە ناشکێنرێت و ئەمەش هەندێک خوێ زۆر نییە پرۆشێ ئەمە زۆر بکات بەخوێ ئاوا هەندێکم بەکار بێنین زۆر کەم بێڵین پرۆشێ ئیتر ئەمە جوان جوان تێکەڵەکەی لەگەڵ گیراوەکە و دواتری خەیتەنەوە قاڵبێکەوە ئەمە دوو جۆر قاڵبە ئەم قاڵبیان سێریکەن تقریبان لاکێشەیە
و ئەمەشیان چارگۆشەی ئەمە چارگۆشە بچووکەکەیتی نەکەرە گەورەکەی ئەنج پێت خۆش بوو لە هەر کامێکیانە گیراوەکە دابنێ و ئازادی طبعا من لەبەری بۆ ژێرەکەیانە نووسێم کاغەزانەکە کاغەزی شیرینی ئەدام خستۆ یاخود ئەتوانی ئەگەر کاغەزی شیرینی شدا نەخست هەندێک زەیت بڕێژی پیایە و دواتر ئاردی لێ بدەیت ئەگەر ئاردەکەش نەبوو بە هەمان شێوە ئەتوانی زبدەی بە خوێنە خەریکاڵم بە شەکر زبدەی بە خوێنە هەیە بێ خوێکە کە بۆ تایبەت بە شیرینیە ئەتوانی ئەوە لە ژێریا جوان جوان بیێ بە ئەو شوشەی کە هەتە و دواتر گیراوەکەی بکەی بە سەردا واتەوە سێ شێواز هەر کامێکیانت پێ خۆشە ئەتوانی ئەنجامی بدەی شرنیە و کاغەزانە تەنها هەبێ ئێستا ئەمە جوان جوانەکەینە ناو فڕنەکە با پلەی 180 بێ بەس ژێری فڕنەکە داگرسێنە تا 20 دقە بۆ 25 دقە ئەنجا دواتر سەری فڕنەکە داگرسێنە ئازیزان گیراوەکە خێنە ناو فڕن لێی گەڕێ بۆ ماوەی 20 بۆ 25 خولەک تا جوان جوان کێکەکەمان ئەبێ و دواتر بەشی سەرەوەی داگرسێنین بۆ ماوەی 5 خولەک ئەنجا کە دەرمان هێنا لە ناو فڕنا کە مێکسار بێتەوە یاخود بە گەرما و گەرمیش دەتوانی ئەو گیراوەی کە پەرداخێکمان لێ لابرد ئەمە گیراوەکەیە کە پەرداخێکمان لێ لابرد ئەو پەرداخەکەی بە سەر کێکەکە چاو و ئەو کاتە کێکە تەڕەکەمان خۆشتر ئەبێت و دواتریش دەتوانی نوشی گیانیکەی لەگەڵ چایەکە بێ لەگەڵ شەربەتێکا بێ لەگەڵ هەر شتێکا پێت خۆشە زۆرە گەڵێ کە چۆن بزانم کێکەکەم برژاوە یاخودنا چلکەیەکی دانێنی بۆ شێوازە ئەگەر زانیت ئاوە بە پاکی هاتە دەرێ ئەوە کاتە برژا هەوڵ بدە لە 2-3 شوێن وای لێ بکەی بۆی دڵنیا بیتەوە کە هەموو لایەکی کێکەکەت برژاوە گەریشنا لە یەک شوێن ئاوە بە پاکی هاتە دەرێ کەواتە کێکەکەت برژاوە ئەگەر بە پاکی ناتە دەرێ و کێکی پێوە نووسا بوو کەواتە کێکەکە و نەبرژاوە پێویستی بۆیە چەند خولەکێکی تر لەسەر ئاگر بێڵیتەوە ئێستا ئەوە ژێری کێکەکەمان برژاوە سەری کێکەکە تقریبان 5 خولەک بۆ 4 خولەک هەر ئەوەندە ئەی برژێنین ئەوە کێکەکەمان بەشی سەریش برژا وەکو بینن کێکێکی زۆر جوان و نازدار دەرچوە ئێستا ئەتوانی چی بکەیت ئەتوانی ئەو گیراوی کە هەمانە ئەمەیە ئاوە بە گەرما و گەرمی بیکەی بەسەریە یاخود ئەتوانی بۆ ئەوەی جوانتر تەڕ بەبێ کێکەکەمان ئاوا هەندێک کێکەکە بە چلکەیەکی ددان ئاوا کونکون بکەی بۆ ئەوەی کاتێکە گیراوەکەکی بەسەر کێکەکەیە کێکەکە بچێتە ناو ئەو بینی بۆشایانەی کە ئێمە دروستمان کردو بۆ ئەوەی هەمووی تەڕ ببێت و کێکێکی باشتر و جوانترمان دەستکەوە وەک لەوەی کە کێکەکە لایەکی تەڕ بێ لایەکی وشک بێ و خۆش نەبێ بۆ یەتوانی بۆ شێوازی لێ بکەیت تەمان کێکەکەمان زۆر جوان بەرز بۆ تۆ سێریکەم کێکێکی زۆر جوانە ئێستا من هەمووی وا لێ یەکەم جا دواتر پیشانتانەیەم کە گیراوەکەیەکەین بەسەرە طبعا ئامان نەکەن دوای ئەم کاغەزە هە لە ژێریا بمێنێت و بچنە و گیراویکەن بەسەرە دوای کاغەزەکە بخوسێ و لێتان تێکچێ بیخۆن ئەوە کاغەزەکەم لێ کردەوە لەبەرەوەی بەڕاستی بەیەک دەست ناتوانم ئەبێ بەشی ژێرەوەی ئەو کێکەکە بگریت و ئەم بەشی کێکە بکەیتە سەر دەست و لی بکەیت و ئەنجا دواتر بخیتەوە قاڵبەکە بۆیە پێم وتم بۆ یاگادار بن دوای نەچن ئەو کاغەزێکە لە ژێریا دامان خستووە بمێنێتەوە لەبەرەوەی دواتر کاغەزەکە لەبەرەوەی گیراوەکە یەکەی بەسەرە گیراوەکەمان شلە ئەگەر بێت وای لێ بکەی یەکسەر کاغەزەکەش دوای شلە بێتەوە و ئەو کاتە نایزانی ئەی خۆیت ئەنجا ئەو ئێستا ئاوا بۆ شێوازی لێ یەکەین و دواتر گیراوەکە جوان جوان تێکەڵێکە چونکە بتوێنەکەی زەیتی تێدایە زەیتەکە هەندێک هاتۆتە سەرەوە ئەنجا ئاوا باش گیراوەکە بکە بەسەر کێکەکە ئێستاش دەتوانن کێکەکە قاشقاشیکەن ئیتر بۆ نمونە ئەتەوێت قاشەکانی گەورەتر بێ یا بچووک بێ بەدڵی خۆتە بۆ شێوازە طبعا کێکەکەم زۆر جوان دەرچووە سفی نەکەم زۆر ناسک دەرچووە ئەتوان هەر لە ناوەڕاستە ئاوا بیکەن بە دوو وەجبە یعنی مەبەستنەوەیە پارچەکانی گەورە بێ جا لێرە دووشتمان هەیە سێریکەن سێشت عەفوو یەکێکیان گوێزی هیندی یەکێکیان فستقی هاڕاوە یەکێکیان گوڵە ئەنجا تۆ حەزت لە کامیانەوە وەکو دیزاین وەکو ڕازاندنەوە حەز لە کامیان ئەتوانی بیکەی طبعا ئەتوانی ئاوا بۆ شێوازی من سێریکەن لایەکی بکەی بە گوێزی هندی لایەکیش بکەی بە فستقی هاڕاو ئەشتوانی بە سادەی پێشکەشیکە هیچ فەرق ناکە و ئەمەش تەنها وەکو دیزاین ئەتوانی ئاوا هەر یەکەیان و گوڵێکیان لادانێ ئەتوانی دوای گوڵەکە بخۆی و ئەشتوانی نەیخۆی ئازادی بەڵام وەکو دیزاین وەکو جوانی ئەتوانی بۆ شێوازی لێ بکەی
ئاسان بوو کێکێکی لەناو فڕنەکە تۆزێکی ئەوێ یعنی 25 خولەک بۆ 30 خولەک یا 20 خولەک نازانم یعنی کەوتۆتۆ سەر فڕنەکەت چەنە ئەگەر نە ئەیتری ئاسانە سێریکەن بۆ شێوازە دەرچوو هیوادارم سووتان لێ بینی بێ کێکێکی خۆش نازدار نوۆشی گیانتان بێ ئێستاش کاتی کێک خواردنە بە کاتی شێواز بڵم تەمعان تا هاوسەرەکەم ناتۆ کێکەکەم نەخوارا چەند ناکەم بیبین ها چەند جوان دەرچۆ سێریکەن ئازیزان زۆر جوان بەرز بۆ تۆ زۆر جوانیش دەرچۆن لەگەڵ ئەمە چییە؟ ئایستی بە کوردی بیڵێ چای سار کاکە ئەو بیریشم چۆ چای ساردە شەربەت نییە شەربەت وەکو شەربەتی شوێ وەڵا کاک ئەمەش کاکە بڵام چەند نازدارە دووبارەی کەنەوە دڵنیام زەرەر ناکەم